بە جیهازەکە ئێمە دوایی لەوە فەحسێکەی تەزویرەکەی دیارە. دراوە ساختەکان لە دراوە ئاساییەکان جیا دەکاتەوە و جیاوازەکانیان باس دەکات. تووسەیم تەبعەکە یعنی تەبعی پارەکە تەبعەکە هەر وازح دیارە. ئیسماعیل مامەڵەکاری دراوە باس لەوە دەکات ئەو دراوانە زیاتر ساختە دەکرێن کە بەهاکەیان زۆرە وەک $100 ئەمریکی و 500 یۆرۆ و 50,000 دیناری عراقی و 25,000 دیناری. تەزویرەکان جیاکەینەوە خودی تەبعەکانیشیان جیایە خودی جۆری پارەکەیش لە تەبعیا جیایە. ئەتوانم بڵێم داخلی ناو بازاری بۆسە نابێت و داخلی ناو بازاری دۆلارەکەی ئێمە نابێت بە هیچ جۆرێک. لە ئێستادا ساختەکردنی دراوەکان وای لێ هاتووە گەر کەسێک زۆر شارەزانە بێت و ئامێری ئاشکراکردنی لەلا نەبێت ئەوە مەحاڵە بتوانێت هەست بە جیاوازیەکانی بکات و هەندێک لە هاوڵاتیانیش بەبێ ئەوەی بزانن ئەو دراوەی پێیانە ساختەیە مامەڵەی پێوە دەکەن. سالا ڕەمەزان سەرۆکی هۆبەی دراوی ساختەیە لا بەڕێوەبەرایەتی گشتی بانکی ناوەندی هەرێم بلا سلێمانی. هەمان وێنەیە بە شێوەیەکی ئاوی لێرە دروست کراوەتەوە لەم شوێندەسەی منە ژمارە سەدەکە لەگەڵ جەڕسەکە یاخود سیمەکە ئەمانە زۆر گرنگە هاوڵاتی وەکو خۆی بیناسیێت. بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و ئاشناکردنیان با جیاوازیەکانی نێوان دراوی ساختە و دراوی ئاسایی چەندین خول و سیمیناری بۆ هاوڵاتیان ئەنجام داوە. زبرە لە هەمان کاتێک ئەخێت ڕێکی چاوت بەم شێوەی لە ناویان نووسرا و 50,000. دەڵێت پێویستە هاوڵاتیانیش بتوانن کە دراوە ساختەکان لە دراوە ئاساییەکان جیا بکەنەوە بۆ ئەوەی چی دیکە بەبێ ئاگابوون مامەڵە بە دراوی ساختەوە نەکرێت. تا ئێستا دوو خولمان کردوێتەوانە سەبارەت بە هەردوو دراوی عراقی و دۆلاری ئەمریکی بۆ ناسینی دراوی هەردوو دراوەکە و دواتر جیاکردنەوەی دراوی با بڵێن ئەسڵ لە دراوی ساختە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی لە سەرەتای ئەم ساڵدا 3 کەس با تۆمەتی ساختەکردنی دراو دەستگیر کراون و بڕی دراوی ساختەش لە شاری سلێمانیدا بە بەراورد بە ناوچەکانی دیکە کەمترە. دراوی ساختە لە کەوتوتە بازاڕەکانەوە بەس بەو شێوە ترسناکە نەبووە کە بڵین بە مەبلەغی زۆر هات بێتە سلێمانی و بڵین بە 10 دەفتەر و 4 دەفتەرمان نەبووە. بۆ نمونە هەبووە لە بینی ملیۆنێک دینارە 2.25 تەزویری تیا بوو لە 500,025 تەزویری تیا بووە. ئێمە بۆ پلانەی دامانناوە لەگەڵ ئاسایشی سلێمانیا کەمترین دراوی ساختەیەتە ناو شاری سلێمانیەوە. بوونی دراوی ساختە لە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستاندا هێشتا حاڵەتە و نەبووەتە دیاردا. شارەزانی بواری دراویش بەردەوام هۆشداری بە هاوڵاتیان دەدەن بۆ ئەوەی کە دوور بن لە وەرگرتنی هەموو جۆرە دراوێکی ساختە.